دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان بێگومان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەرچەندە ئێستا دوێنێ کۆمەڵێک بابەتی تازەی وروژان موقتەدا سەدر لە نێو وتارەکەیدا بەڵام لە چەند ڕۆژی ڕابردووە باز لەوە دەکرا کە پێویستە لە عێراقدا دەستور جارێکی تر هەموار بکرێتەوە. یەکێک لەو لایەنانەی کە ئەگەر بە شێوکی ناڕاستە و خۆش باسی لەم بابەتە کردبێ سەدرەکان بوون کە باسییان لەوە دەکرد کە پێویستە هەندێک لە بڕگەکانی دەستور بڵین هەموار بکرێتەوە یاخود چاکساسی تێدا بکرێت. ئێمە لەم تەوەرەی بەرنمەکە دەمانێت گفتوگۆ بکەین لەبارەی ئەوەی کە ئایا دەستور لەم کاتەیە گونجاوە کە هەموارکردنەوەی تێدا بکرێت یاخود پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا خۆی دەستور پێویستی بە هەموارکردنەوە هەیە یاخود بڕگەیەکی تێدایە کە بڕگەیەک بێ یاخود مادەیەکی تێدایە کە جێگەی نیگەرانی بێ و پێویستی بە هەموارکردنەوە بێ و ئەو ڕێکارانە چین کە پێویستە بگیرێتە بەر یاخود ڕێگە پێدراوە کە دەستور تێیدا هەموار بکرێتەوە. ئەم بابەتە گفتوگۆ دەکەین و تاوتوی دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئەمیر نامق کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندان. دکتۆر سڵاوە لێبێ ئەم کاتت باش با من لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئێستاش باسم کرد. دەستوری عێراق ئێستا پێویستی بە هەموارکردنەوە هەیە یعنی شتێک هەیە لە دەستوری عێراقە کە پێویستی بەوە بێ دەستکاری بکرێت؟ بەیانی تا باش بەیانی بنەرانی ئازیزی کورسات باش دیارە دەستور فاکتێرێکی گرنگ و بنچینەییە بۆ گەلانی عێراق بە هەموو پێکاتەکانیەوە کە زۆرنی خەڵکی عێراقیەکان دەنجیان پێداەوە کەسە سیاست مەدارە گەورەکان و کەسە یاسا ناسە وردبین و شارەزا و خاوەن ئەزمونونەکان کاتی خۆی دراسەیان کردو و پرۆژە یاسا و پرۆژە دەستوریان نووسیوە تۆ لە 2010 دەنجی لەسەر دراوە پەسەند کرا. لەبەرەوەی دەتوانم بڵێم ئەم دەستورە زامنی یەکپارچەیی خاچی عێراقا و زامنی پاراستنی مافەکانی هەموو پێکاتەکانی خەڵکی عێراقا و هەرچەندە مەسەڵەن ئەوەی کە لە نێو دەستوردا هەیە داخوازی و خەونەکانی هەموو گەلانی عێراقی یاخود پێکاتەکان بەو شێوازەی دایانەوەی بەو شێوازە نییە. مەسەڵەن ئێمە گەلی کورد تموع و خەونی زیاترمان هەبووە لەو دەستورە بەڵام بۆ یەکەم جارە لە مێژووی دروستبووین دەوڵەتی عێراقەوە کورد توانیوەتی بەشێکی زۆر لە داخوازەکانی و مافەکانی خۆی لەناو دەستوردا جێ بکاتەوە ئەگەر چیش بەشێکی جێبەجێ نەکراوە و کاری پێ نەکراوە بەڵام لەناو دەستوردا بوونی هەیە هۆکاری پاراستنی هەرێمی کوردستانە و هەوڵدانە بۆ گەڕانی ناوچە کوردستانە دابڕێنراوەکان ئەو مادە دەستوریانە چکە پەیوەندی بە مسائلی اقتصادی بی مسائلی سیاسی بی مسائلی جیوپۆلیتیکی بی مسائلی ئەمنی بی مسائلی ژیان و گوزەران و کیان و قاری خەڵکی کوردستانیش بێ بۆ برا شیعەکانش بۆ برا سوننەکانیش هەموو ئەمانە جگەی کراوەتەوە لەناو دەستور و شیعەکان حەزیان دەکرد لەوە زیاتر هەبێ بەڵام بەر ئەوەندەیان پێکراوە و توانیویانە پشتی شێریان هەبێ. سوننەکان بە هەمان شێوە بەڵام کەمتر ئەو کاتە زۆر مشارەکەیان نەکرد بەڵام ئەوەی کە دەگوترێت دەستور هەموارکرێتەوە دەستور ڕێگر لە بەردەم کۆمەڵە کودەتا ڕێگر لە بەردەم ئەوەی سیستەمی تەوافقی و شەراکەت ڕاستەقین لە بین پێکاتەکان هەبێ و نەمێنێتن یعنی خەڵکێکی هەوڵی ئەوە دەداتن ئەم بن و دوومادانە ڕەنگە هەموار بکرێتەوە کە ڕێگر لە بەردەم کودەتاکانیان لە بەردەم خەونەکانیان کە عێراق جارشکە بەرەو مەرکەز بن و عێراق جارشکە بەرەو ئەو بن خۆیان چۆنیان بێ لیستی زۆریدا یان پێکاتێکی زۆریدا بەو شێوازە بێ. بەڵێ دەستوری عێراق ئەو داخوازیانەی کە هەیە بۆ هەموارکردنەوەی ینی هەرچەند ئەگەر داخوازەکان داخوازی هەمەلایەن نین ینی هەموو لایەنەکان باسی ئەمە ناکەن لە ئێستا چونکە پرۆسی سیاسی عێراق ئێستا پرۆسێکی ئالۆزە و پرۆسەیەکی شەتا ڕادەیەک پەچی کەوتووە ینی ئێستا ناتوانرێ پرۆسە سیاسەکە بەرەو پێش ببرێ ینی ئەمەیان خەمە گەورەکەیە لەوانێت دەستور زۆر خەمە گەورەکە نەبێت چونکە دەستور هەیە و لە عێراقا مادەکانی تا ڕادەیەک جێبەجێ کراون. یعنی ئەوەی کە ئێستا هەیە بۆ خواستی هەموارکردنەوەی دەستور داوایەکی ڕەوایە لەم کاتەیە کە پرۆسی سیاسی عێراق بەم تەنگەژەیە تێپەڕێ؟ نەخێر داوایەکی ڕەوا نییە کاتێک داوایەکی ڕەوایە تو باز لە فڵان مادە بکەی
کە لەگەڵ قۆناغی ئێستای عێراق یاخود ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود دنیای دەرەوە یاخود لەگەر بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان ناگونجێ تۆ بێ مادەکە دیاری بکە کام مادە دەتەوێت لە دەستوردا هەموار بکەیتەوە دەستورەکە سەرلەبەری هەموار دەکەیەوە چەند قازانجی لە ئێمەدا لەگەڵ بۆ ئێمە تێدا هەیە لەبەرەوەی ئەوەی کە ئێستا دەگوزارێن پێم وایە تەنها دەیانەوێ هەنگاوی یەکەم کار لەسەوە بکەن عاتیفەی شەقامی عەرەبی وەڵام نێوەندەرتە شەقامی شیعی بجوولێنن بۆی بیانێ دەستورەکە بەو شێوازە بکە خۆیان دەیانەوێت لەبەرەوە گەنا بۆ بەرژەوەندی عێراقیان بێ دەستورە دەتوانن بن تا ئاستێکی باش ئەو دەستورە ئەرزەی لەبارە بۆ بەڕێوەبردننی سیستەمی حکومڕانی و بەڕێوەبردننی وڵات بەڵام ئەوەی کە ئەوان دایانەوێ ئەو ڕێگر و لەمپەریانەیە کە وەکو بینیمان لە چەند مانجی ڕابردوو هەوڵیاندا حکوومەتێکی زۆر لە پێک بێنرێن بێ ئەوەی هیچ حیسابێک بۆ هەموو ئەو لارانە تر بکەن تەفاوزی لەگەڵ کە کورسی زۆریان بەدەستێنەوە لە پەرلەمانیان بێت بێ ئەوەی کە ئیسابەت زۆری سیستەمی تەوافقی شتەکەات ڕاستەقی نەبێک بێن خۆ عێراقی تازە لە دوای ڕوخانی ڕژێمەکەی پێشوو یەک لە بنە باسەرکەوتەکانی بێت لە سیستەمی تەوافقی لە بینی پێکاتە جیاجیەکان ئەمریکا ئەم هەنگاوانەی لە ڕابردوودا لە چەند مانجی ڕابردوودا هەوڵی بۆ درەوکە نیانتوانین سەرکەوتوو بن یەکێک لەو خاڵە گرنگانە دەستوری یاساکان بوو نانتوانی ئەو بەرنامەیەکی هەیە بوو بە زۆر لە زۆرەکان بە ناوی شەرعەتی دیموکراسی و ئینتیخابی پەرلەمانی کودەتایەک بەسە واقعی کە ئێستا هەیە کە بە ناوی حکوومەتی با بڵێن زۆرینێکەوە پێک بێنن بەڵام لەبەرەوەی کە سەرەکی پاکخەریان بەکارهێنیان لایەنەکانی بەرامبەر تلتل معەتەڵ ناتوانێت بەکاربێنن ئەمە هۆکارەکەی دەستوری یاساکە بۆ شێوازە بوو وەگە دەستور ڕێگەی پێبدابایەوە هەموو شتەکانیان دەکرد لەبەرەوەی ئێستا کە ئەو دروشم و دوشمە قەبارێکی هەڵیان گرتووە لەسەر بەسەلێ چاکسازی و گەندەڵی و باشکردنی گوزەرانی خەڵک ئەو بۆ لایەنێک دەبێت بۆ هێزێکی سیاسی دەبێت کە خۆی لە دەسەڵاتدا نەبوو کە خۆی پشکی شێری نەبوو بێت لە دەسەڵات کە خۆی بەشدار نەبوو لە دیاریکردنی پۆستە ئەساسەکانی عێراق سەرۆکی وەزیران و وەزیرەکانی ئەوان نەبوو بن بۆ کەسێک دەبێ ئەوانە بەڵام بۆ ئەو لایەنە شمولیان ناکاتن کە هەمیان لە حکوومەت بوونەوە لە پێگەی بەقەوت و بەهێز بوون و پۆستی وەزاریان هەبوو لە پەرلەمان لە سەرۆکایەتی کۆمال لە سەرۆکایەتی وەزیران لە وەزارەتە سیادی و قیادەکانی عێراق ئەمەیەکی ئێستا دەگوزارێ من پێم وایە دروست بێکە بۆ شەقام و بۆ ئەوەی کە ئەم شێوازە هەیە هەڵدری ئەو پەرلەمانێکی ئێستا لە هەوڵێەوەدان با بڵێن کاندیدی سەرۆک وەزیران دیاری بکەن و دەستنیشا بکەن و سەرۆک کۆمار دیاری بکەن و هەڵی بژێرن لە ئایندەیەکی نزیکدا ئەم حاڵەتانە جێبەجێ بکەن کار لەسەوە دەکەن ئەم پەرلەمانە سەرکەوتوو نەبێ پەچی بکەوێ لەبەر خۆیان کشاونەتەوە و کار لەسەوە دەکەن هەڵبژاردننی پێشوەختە بکردن من پێم وایە ئەوەندەی دروشم و فشارە ئەوەندا واقع نییە. بەڵێ دکتۆر بابەتێکی تر هەیە کە کۆمەڵێک ڕێسادانراوە کۆمەڵێک یاسادانراوە هەر لە دەستورە خۆی ئاماژەی پێکراوە کە ئەگەر هاتوو پرسی دەستور لە داهاتووە کاری لەسەرکرایە خواست هەبوو بۆ بڵێن هەموارکردنەوەی ئەو ڕێکارانە چۆن دەگیرێتە بەر یاخود ئەو یاسا و ڕێسایانە کە لە دەستورە ئاماژەی پێکراوە چیمان پێ دەڵێن و چۆن ئەکرێ داخوازی هەموارکردنەوەی دەستور بخرێتە ڕوو بەمەی ئێستا کە لایەنەکان ناکۆکن لە نێویەکە ئەکرێ ئەم هەنگاوە بنرێت ئەکری ئەگەر زەرور بێ دەستور هەموارکردەوە بۆنە ئەگەر زەرور بێ مادەیەکی فەقڕێک با بڵێن بە زەرور بزانێت لەگەڵ قۆناغی ئێستا نەگونجێ ڕێگە بۆ سەردەم باشێ بۆ ئێستا بەڵام خۆ دەستور بۆ سەردەمێک نانووسێتەوە بۆ چەند مانگێک و ساڵێک ناگوازرێت نانووسێتەوە بۆ مدەیەکی و ساڵانێکی زۆر دەنووسێتەوە ڕەنگە بیر لە فەقرێک پێ هەموار بکرێتەوە باسی ئەو مادەیە دیاری کرد کام مادە لە دەستور هەموار بکرێتەوە هەموو دەستورەکە هەموار بکرێت و یان چەند مادەیەک ئەو مادەیە کامەیە لە بەرژەوەندی چێدایە و لە زەرەری چێدایە چکە خۆ هەمومان دەزانین ئەو فەقرانی کە لەناو دەستوردا جێگەکراوەتە ئەو مادانە پەیوەندی بە چەند پەیوەندی بە عێراقێکی یەکگرت و گەلانی عێراقەوە هەیە ئەوەندەش پەیوەندی بە سیستەمی فیدرالی هەیە بە سیستەمی با بڵێن لامەرکەزەتی ئیداری هەیە پەیوەندی بە بەرژەوەندیەکانی پێکاتەکانەوە هەیە پێکاتە جیاجیەکان گەلی کورد گەلی عەرەب تورکمان و مەسیحەکان شیعە سونە هەمووی جێگەی بەشێک داخوازەکان ناو دەستور بەواقعی دیارە ینی لەمپەر لە بەردەم کودەتا ینی یاخود نەخوێندنەوەی بەرژەوەندەکان داخوازەکانی
خەڵکی ئەو ناوچانە پێکاتانە لەبەرەوەی ئەگەر مەبەستیان بێ هەندێک مادە کەەوە هەموار بکردنەوە کە لە بەرژۆنی هەر پێکاتەکەی پێکاتەکانی عێراقا ئەو ئاسان نابێ و قورسە و دەستور بە هەمان شێوە مادەیەکی دەستوری هەیە ڕێگە ناداتن ئەگەر سێ پارێزگا بڕیارداتن موافق نیم لەسەر دەستور هەموار کردیان ئەو مادەی هەموار بکرێتەوە کە هیچ شتێکیان پێ ناکرێت ئەبێ بەر لەوەی ڕوون بێ بەرچاوڕوونی هەبێ کام مادە فەقەرە هەیە دەیانێ ئەوان هەمواریکردنەوە هەمووی یان بەشێک لە مادە فەقەرەکان دوای بۆچی هەموارکێتەوە یعنی ئەسبابەکانی هۆکارەکانی کە پێیوەستە و ضرورە بۆ هەموارکردنەوەی دەستور کامانن ئەو هۆکارانە ئەو هۆکارانە مقنعن یان تەنها لە بەرژەوەندی هێزێکی سیاسی لایەنێکی سیاسی یاخود ئەجندایەکی نێودەوڵەتیە کە حەز بکە بە زۆر لە جۆرەکان بە فۆرم ناوەڕۆکەش کە ئەو دەستورە هەموار بکرێتەوە بۆ هەر کاتێک چیان بێ و چۆنی بیانێ و بیگوزارێن و هەنگاوەکانیان سەرکەوتوو بێ باش هەموارکردنەوەی دەستور ئەگەر مەسەڵەن ئەوەی خواستی هەندێک لایەنە باسیەکە کە دەستور هەموار بکرێتەوە لە عێراقا ئەگەر ینی بۆ شێوە تێپەڕێ هەرچەنە لە ئێستاە ئەوانەی کە باز لە هەموارکردنەوەی دەستورەکەن خۆیان لە ناو پەرلەمانە ئێستا بڵێن ئەندامیان نەماوە وەکو ئەندامی پەرلەمان و هاتوونەتە دەرەوە یعنی ئەمەش بۆ خۆی ڕێگریەکە لە بەردەمەوەی کە تۆ لە ڕێگەی پەرلەمانەوە هەر لەو ڕێگەیەشەوە ئەکرێ کە دەستور هەموار بکرێتەوە ینی ئەگەر بەم شێوەیە ینی خواست هەیە لەسەری یعنی ئەمە مەترسیەک دروست ناکات بۆ سەر داهاتووی پرۆسی سیاسی عێراق یعنی وا ناکات ئەو تەنگەژە سیاسیانی کە ئێستا هەیە ئەوەندەی تر بارقورسی و بارگرانی لەسەر وڵاتەکە دروست بکە ئێمە لەم ماوەیەدا بینیمانە زۆر لایەنی سیاسی بەتایبەتی ئەو لایەنانی کە داوای ئەو فەقەرەیان وروژاندووە ئەمڕۆ قسێکیان کردو بەیانی قسەیەکی تریان هەبووە زۆر قسەکان ئەوەندەی دروشم بووە نەیانتوانن لە واقع جێبەجێ بکەن و ئەم قسەیەش و ئەم داخوازیش پێم وانی ئاسان بێ بتوان لە واقعدا جێبەجێ بکەن چکە هیچ نەبی دەبێت لە پەرلەمان مناقەشەی بکرێ و دەستور بەتەنیا بە دەنجی ئەندامانی پەرلەمان پەسەند نەکراوە بەڵکو بە دەنجی هاوڵاتیانی خەڵکی عێراق پەسەند کراوە هەموو خەڵکی عێراق زۆرینەی خەڵکی عێراق بەشداریان تێدا کردووە چ بە نەخێر بە بەڵێ بەڵام زۆرینە دەنجیانداوە پەسەندیان کردو دەستورە لەبەرەوەی ئاسان نییە بەتایبەتی قۆناغە بتوان لە پەرلەماندا تێپەڕێن بەڵام ئەمە کۆمەڵێک دروشمە داوای هەڵبژاردی پێشوەختەش دەکەن بەڵام ئەگەر ئەم داخوازی هەبوو بۆ لە پەرلەمان سەحبیان دەکردەوە و ئیستقالیان دەکرد بان ناو پەرلەمان خۆیان زۆرینیان هەبوو ئەتوانی لە 50 داوای هەڵبژاردنی پێشوەختە بکەنەوە و پرۆژەی ئەوشیان هەبی دەست و چۆنی بۆ شێوازەکە مار بکرێتەوە لە پێم وایە ئەوەندەی لەو قۆناغەدا هەوڵێکە یاخود هەوڵدانە بۆ ئەوی ئەم بابەتە بورژێنرێ بەتایبەتی بۆ شەقامی عەرەبی بەڵام بۆ ئێمە وەکو گەلی کوردستان سیستەمی تەوافقی شەراکەتی ڕاستەقینەت سوودمان لێ وەرگرتووە پۆستی سیادی و قیادیمان هەبووە دەستور با بڵێن بەشێک داخوازیەکانمان هەبووە بەڵام ڕەنگە هەم ئەوان لە ئاستی پێویستدا نەبوونەکە ئەو دەستورە جێبەجێکرد خۆشمان ڕەنگە لە ئاستی پێویستدا نەبووین و خەلەلشمان هەبووە ئێمە وەکو گەلی کوردستان بەحکومەتی ناتەباین یەک ڕیز نین نەمانتوانی ئەوم کورسی زۆرەمان لە بەغدا هەیە کە ئێستا شەمان نزیکی 70 کورسی بەڵام نەمانتوانیوە بە یەک ڕیزی و بە تەبایی و بە یەکگرتووی بتوانین داخوازیەکانی خەڵکی کوردستان بەجێری دەستور بەدەست بهێنین بیپارێزین لەبەرەوە دەستور هەموارکردنەوەی بەر لە هەموو شتێک هەڵوەشاندنەوەی سیستەمی تەوافقیە و جێبەجێکردنی فەقەرەکانی ناو دەستورە کە بەشی ئێمەی تێدا وەکو گەلی کوردستان لەبەرەوەی هەموو لایەنەکان ئەگەر لەگەڵ بن عەرەب بەتایبەتی مەفروض ئێمەی گەلی کوردستان بە یەک ڕیزی زۆر بە توندی دژی هەموارکردنەوەی دەستور بین بەتایبەتی و فەقەرانی کە پەیوەندی بە داخوازیەکانی خەڵکی کوردستانەوە هەیە باش بۆ ئەوەی کە ئەم بابەتێکە جێگەی ڕەزامەندی زۆربەی لایەنەکان بۆکەوە کاتی خۆی دایانناوە و دەستور بۆتە بڵێن سەنگی مەحەک بۆ بەڕێوەبردننی وڵات بۆ داڕشتنی یاساکان ئەگەر بڵێن نیەتێک هەبێ بۆی کە دەستورەکە بە شێوەیەکی تردا بڕێژێتەوە یاخود هەمواری هەندێک لە بڕگەکانی بکرێت کە لە بەرژەوەندی خەڵکی عێراق و خەڵکی هەرێمی کوردستانانە بێ ینی چی بکرێ بۆی کە ئەم خواستە ڕێگری لێ بکرێت دوجار من پرسیارێکی تریژێ ئایا کێشەکە لە خودی دەستورەکە یا خود لە خودی جێبەجێکردنی ئەو مادانەی ناو دەستورەکەیە وەکو مادەی 140 بە نمونە کێشەکە لە خود دەستورەکە نییە لە خودی
بکردنەوەی عقڵەتێکی شۆڤینیە بە تایبەتی ئەو شتانی کە پەیوەندی بە گەلی کوردستان ئەو مادانی کە پەیوەندی بە ئێمەوە کوردی کوردستان عقڵەتی شۆڤینی عەرەبی هەیە تا ئێستا یعنی بەڕای نابینی کەم ناوچان ناوچەی کوردستانین بەشێکی لە بەرەوەی ناوچەکە بە پیت و بەرەکەتە نەوتی لێیە و بەشەکەی تریش پیان وانە ئەمە نابێت بە ئاسانی بێتەوە سەر هەرێمی کوردستان و ئەو ناوچانە تەطبیق بکرێتەوە یاخود کورد لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە لە ڕووی معادلە دەوڵەتەکان و ڕووکیان و قەوارەوە لەوە بەهێزتر و بەقەوەتر بێ بەشەکەی تری ڕەنگە ئێمە خۆشمان خەلەلمان هەوبێ لە پێشودا باسم کرد ئێمە هەم نەمانتوانیوە زۆر جار لە هەندێک خوانە خەڵکی باش و بەتوانا و کەفۆ و زمانزان و شارەزا و خاوەن تەڕاقمی خێمرە بنێرین بۆ بەغداد چ لە پەرلەمان چ لە بەدەستێنانی پۆستە وەزاریەکان چ وەفدانی کە دەچی لەگەڵیان دادەنیشی چ بەرنامەن ئێمە لە ناوخۆ هەمانە بە لە هەرێمی کوردستان و لەبەرەوە ئەوان نانویستوە جێبەجێ بکەن ئەوەی دووەم کە من پرسیاری دووەمتم جوابدەوە پرسیاری یەکەم من پێم وان نییە چێشکە بەتەنیا لە دەستور بێ یعنی دەستور ینی ئاسانی هەموارکردنەوەی و ئاسانیش نییە دەستبردن بۆ دەستور بۆ هەموارکردنەوەی وەکو پێم وتی لەبەرەوەی هەر پێکاتێک لە پێکاتەکان سونەکان سێ پارێزگار دژ بن ناتوان هەمواریکردن هیچ فەقرەچی ئێمە لە هەرێمی کوردستان سێ پارێزگار دژ بین ناتوانەوان هەمواریکردنەوە لە سێ پارێزگار زۆری دەنگبەزنێن ناتوان هەمواریکردنەوە لەبەرەوە ئەوەندە ئاسان نییە ینی بە قانون زۆرشت ڕێکخراوە کاتی خۆی نوێنەرەکانی گەری کوردستان عاقڵانە و ژیرانە لە ناو معادلەکان کاری لەسەر دەستور کردووە یعنی ئەمانی کە بەشدار و بەتایبەت سەرکردەوە ڕەمزە گەورەکانی کورد لەو نێوەندەشدا خوالی خۆشبوو جەنابی مامزەلال ینی بەوردی لە ناو معادلەکان قسەی لەسەر کردووە هەتا لە سەردەی مەجلیس حکوم ئێمە بینیمان لە ڕۆژی مرافعات چۆن باز دەستنووری کوردستان و مافەکانی گەری کوردستان و کە زەوت کراوە لە وتی دروست بووی دەوڵەتی عێراقەوە لەبەرەوەی دەستور ئەنی با بڵێن پەرتوکێک نییە بەتەنیا دۆسیەیەکی پارێزرا و پیرۆزە ئەبێ هەمومان داکۆچی لەو دەستورە بکەین باسایین ڕێگە نەدەین هەموارکردەوە هەموارشکێتەوە بە تایبەتی ئێمە گەلی کوردستان ئەبێ تێبگەین کام مادە ئەوان دەیانوی هەموارکردەوە باش پرسیارێک کە من ئێستا یەکەم بە دوا پرسیار دکتۆر ئەوەیە کە چگەل لەوەی کە دەستورەکە کۆمەڵێک بڕگە و مادەی تێدایە کە جێگە ڕەزامەندی زۆرینەی خەڵکی عێراقە بە هەرێمی کوردستان و بە کوردیشەوە بەڵام بۆ هەلومەرجی ئێستا بۆی کە ئێستا لە عێراق هەلومەرجێکی نوێ هەیە و پرۆسی سیاسیش گۆڕانکاری تێداکراوە چیمان پێویستە لە دەستورەکە ئیزافەی بکەین نەک هەمواری بکەین ینی ئەوەی کە پێویستە لە ناو دەستورەکە بۆ مادەکان زیاد بکرێ کە بۆ ئەم هەلومەرجەی ئێستای عێراق و تێپەڕبوونی چەند ساڵێک بەسەر نووسینی دەستورەکە پێویستە بکرێ بەڵێ ئێمە بینیمان لە چەند ساڵی ڕابردوو زۆر مادە هەبوو لە دەستور تەفسیر و تەویلی جیاجایی بۆ دەکرا بە ناچاری هەم پەرلەمانی عێراق هەم حکوومەتی عێراقی پەنای بۆ دادگای فیدراڵی دەبرد لە دادگا ئەو دۆسیەک لا دەکراوە کە ئایا ئەمە دەستوریە یان دەستوری نییە کەواتە هەم لە دیباجەکە هەم ناوەڕۆکی دەستورەکە پێویستی بەوەیە ڕووکردنەوەی تری هەبێتن یان بە زۆر لە زۆرەکان دابڕژێتەوە تەفسیرەکەی ڕوونتر بێ کە بۆی کاتێک کە حەدەسێک قەزیەیەک دۆسیەیەک قرارێک دێتە پێش ڕوونتر بزاندرێ ئەمە دەستوریە یان دەستوری یەکان مادە لەسەری تطبیق دەبێت ئەمانە نۆرمالە کە تۆ قسەی لەسەر بکەیت بەڵام هەندەم بڕگەی جەوهەری هەیە با بڵێن جوبەی سەرەتانی هەیە کە ناکرێت دەستی بۆ بەیک دەست بۆ بردننی وەکو باسی بوو سەرەتانەکە ئینتیشار دەکات بەسەر جسمی هەمووی عێراقیەکان و ڕەنگە چارەسەرکردنی ئاسان نەبێ بۆیان بۆ پێکاتەیەک کە زۆر زەرمەندی گەورە بێت وەکو وایە ببێتە گیان لە دەستدانی گیان لە دەستدانی ئەو پێکاتەیە بەرامبەر خەباتی کۆشاین تاریخی ئەو لایەنە یاخود ئەو واقعی کە لە عێراقدا هەیە بەوانە ئاسان نییە دەستی بۆ بی ئەوەی کە لە عێراقیش دەگوزارێت پێم وایە دۆسیەکە و لە ئایندێکی نزیکدا تەفاوز دەست پێ دەکە و ڕەنگە بەڵێ هێوەربوون و چارەسەر بڕواتن زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەمیر نامیق مامۆستای زانکۆ کە بەڕێزیان لە ئەستۆدەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ بەشداریت